بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی باسوخواست بە ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەینەوە. بەڕێزان لە باسوخواستی ئەم جارەماندا قسە دەکەین لەسەر پاراستنی موڵچی گشتی. موڵچی گشتی چییە و پێویستە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین؟ پاراستنی موڵچی گشتی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تا چەند گرنگی پێدەدرێ. لە ئیسلامدا پێگە و گرنگی موڵکی گشتی سەنتەرە یاخود داکۆچی لە مافی تایبەتی. بۆچی لە لای زۆربەی تاکەکانی کورد موڵچی گشتی بە چاوێکی کەم و کەمبایەخ سەیری دەکرێت و بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵ ناکرێت. لە ڕووی یاسا بەرکارەکانەوە لە هەرێمی کوردستان دەستبردن بۆ موڵچی گشتی و مامەڵەکردن لەگەڵی وەکو موڵچی تایبەت سزای تایبەتی بۆ دیاریکراوە. لە ئیسلامدا سزاکەی چییە؟ بۆ چونێکی باو هەیە لای ئێمە موڵچی گشتی بە ماڵی حکوومەت و بەرپرسانی دەزانین و بەردەوام دەستدرێژی دەکەینە سەر. ئەم تێڕوانینە تا چەند تەندروستە. پێمان وایە بە زیادەڕەویکردن و ئیسراف لە موڵچی گشتی زەرەر لە دەوڵەمەند و بەرپرسەکان دەدەین و ناچاریان دەکەین بە خۆیان دابستنەوە. ئەوانەی موڵچی گشتی زیاد بەکاردێن و تاڵانی دەکەن ئەوانە چینی گشتی و زۆرینی هاوڵاتیانن یاخود دەسەڵاتدار و دەستڕۆیشتەکان. پاراستنی موڵچی گشتی ئەرچی بەتەنها بەرپرس و خاوەن پلە و پۆستەکانە یاخود دەبێت هەمومان بیپارێزین. بەڕێزان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فاروق معروف زانایی ئاینی قسە دەکەین لەسەر تەوەرەی ئەمڕۆمان پاراستنی موڵچی گشتی. لەگەڵمان بن. جارێکی تر سڵاو بەڕێزان مامۆستاجیان زۆر بە خێراتنە دەکەین. خوای گەورە سەلامەتتان کە موفق و سەربەرز بن ئینشاءالله. بەڕێزی مامۆستاجیان. مامۆستای عەزیز تەوەرەی ئەمڕۆمان باس لە بەرنامەی باس و خواست تەوەرەکەمان باسی پاراستنی موڵچی گشتیە. سەرەتا دەمەوێت بەڕێستان ینی تیش بخێنە سەرەوەی کە موڵچی گشتی بەچی دەگوترێ و چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. طبعا إصلاح ورز واحترامان بو بنارين برز وخوشويز هي بو ايوي برز داواكين لاخواي گەورە فرصت و مجال و مۆڵەتمان با بتوانین لەم بەرنامە کورتەدا ئەوەندەی کە خوای گەورە فرصتمان با بتوانین تیش بخینە سەر مەسەلەی موڵکی گشتی و ئەو بابەتانەی کەوا پەیوەندیان بەو شتانەوە هەیە. موڵکی گشتی بەڕاستی بە شتێک ئەوترێکەوە خەڵکی هەمووی بەشدار بن، مسلمانان هەموو خەڵکی هەموو لەو شوێنە لەو منتەقە لەو شوێنە جوگرافیا کە دانیشون هەمویان بەشدار بن تایە. مثلا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە بۆمان دیاری ئەکا نەخشە ڕێگاکەی ئەفەرمێ خەڵکی مشتەرەکن لە سێ شتە، ئەفەرمێ لە ئاوە، ئەفەرمێ لە ئاو، لە ئاگر، لە وەرگا. ئیتر ئەمانە دیارە تر فەرعیان لێ ئەبێتەوە. بۆیە موڵکی گشتی بەوە ئەوتێکەوە موڵکیەتێک بۆ یەک نەفەر نییە تەسەڕفی وەکو شخصی بۆ مەسەحەتیش تاکی خۆی تیا بکە، بەڵکو ئەبێم ئەو منفعەتەی کەوا ئەو شوێنە هەیەی بۆ هەموو کۆمەلگا بۆ خەڵکی بێ بەگشتی هەمویان سوودمەند بن لێ. زۆر باشە مامۆستا باسی ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەین بۆ موڵچی گشتیەوە. زانیمان موڵچی گشتی چییە؟ ئاینی ئیسلام چۆن مامەڵەی ڕێوشێنی دانا بۆ مامەڵەکردن لەگەڵ موڵچی گشتی؟ ینی دەمانێت بزانین ڕوانگەی ئیسلام چیە لەم بارەوە؟ وەڵی ڕوانگەی ئیسلام ئێمە ئەگەر سەیری ئاەتەکانی قورئان بکەین، سەیری فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، اینجا سەیری ئەوە بکەین کەوا سەحابەکان لە ژیانی خۆیانە ڕەزا و ڕەحمەتی خۆیانە بێت چۆن تەعاملیان کردووە لەگەڵ موڵکی گشتیە. ئەمانە زۆر واضحن بەڕاستی. مثلا کاتێک کە حەزەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خەلیفەی مسلمانانە دانیشتووە میوانیەت، کاتێک کە میوانیەت تەقا لە دەرگا ئەڵێ کێڵێ فڵان کەسم، کاتێک کە یەتە ژوورە پرسیاری لێەکە ئەڵێ تۆ بۆ ئیشی شخصی خۆت هاتووی یاخود بۆ ئیشی مسلمانان کێشە و مشکلێ مسلمانان؟ فەرمووی بۆچی؟ فەرمووی ئەگەر بۆ ئیشی شخصی و سەردان هاتووی بە ئەو مۆمەی کە ئیشەکە بیکوژێنمەوە چکە و بەیت الماڵە. ئەگەر بۆ ئیش باسوخواسێکی ژاتوی شتەکە شتێکی عامەیە کێشەی مسلمانانە کە خەڵکی بەشدارن تیا بۆ پرسوڕایەک بۆ ئەوە هاتووی ئەوە با ئیشکە لە ڕۆشنایەکە دانیشین. تەنانەت حەزەتی عومەر ڕازی نەبوو لەبەر ڕۆشنایی مۆمێکا کە لەوە چی ئەم شتانە ئێمە کە لەمڕۆ باسیکەین با بڵێن بە قەپانی ئەمڕۆ هەر نەخوێنرێتەوە.
ئەوەندە دەست بۆ ئەوڵێم ئەوەندە تەسەڕف کراوە لە مڵکی گشتیان مڵکی گشتی کە هەر نەماوە تقریبا ئەتوانین بڵێن بە زۆربەی شوێنەکان لەبەرەوە مڵکی گشتی یعنی خوای گەورە و پەروەردگار ئەفەرمێ هەر کەسێک زوڵم بکە بە داگیرکردنی خواردنی ماڵی خەڵکانێکی تر خوای گەورە و پەروەردگار ئەفەرمێ ئەو با بڵێن شتێک کە خواردێتی ئەکاتە ئاگر لە لەشیا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ بستێ عەرز داگیر بکە کە مڵکی خۆی نەبێ بە ناحەق داگیری بکە خوای گەورە 7 تەبەقەی عەزەیبا بە ناخی زەویە لەبەرەوە مەسەلەی مڵکی گشتی زۆر تەکیدی لێ کراوەتەوە تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە باسی ئەوانەیەکە ئەفەرمێ تاقمێگەن کۆچەند تاقمێگەن لە ڕۆژی قیامەتە خوای گەورە سەیریان ناکە و بۆنی بەهەشتیش نابیستن یەکێ لەوانە ئەفەرمێ ئەوانن کەوا دەستکاری چیان کردووە مڵکی گشتیان کردووە یعنی مڵکی گشتی گرنگیەکی پێدراوە لە ئیسلامە مەسل پێ وتراوە بەیت الماڵ ئەوەی کە پەیوەندی بە ما بڵێن ماڵ و دارایی و سەروەت و سامانەوە بوو ئەوی تریش لە ئێستاش لە ناو خۆمانە مڵکی گشتیەکان دیار مەسەلا مڵکی شارەوانیە مڵکی دارێ مەسەلەن زەراعەیە مڵکی فلان و ئەمانێ پێویستە هەموو کەسێک واجبە لەسەری احتیفاظیان پێوە بکە و ئەبێ هەمووشی مشترک بێتایە ئەو سەرچاوانەی کە با بڵێن کە چۆنڵێن ئەو مەنابع تەبیعیانەی کەوا هەن خوای گەورە داوێتی لە ئاوە لە با بڵێن ئەو شتانەی لە ژێرزەویایەنە دەرەوە ئیسفادە لێکرێت هەمووی مڵکی گشتیە و تەنانەت ئەم هەوایەش مڵکی گشتیە کەسێک بێتە هۆکاری پیسبوونی هەوایش ئەوی ژەر بەڕاستی هەڕەشەی لەسەر دووبارە زۆر باشە مامۆستا ئێمە چۆن جلوبەرگەکەی خۆمان پێویستەکانی خۆمان ماڵەکەی خۆمان ئەو کەلوپەلانەی هەمانە ئەو مادەی هەمانە ئەو مڵکەی هەمانە دەی پارێزین بە هەمان شێوەش پێویستە ئەو شتانەی کە مڵشی گشتین کەسێکی تایبەت سوودی لێ وەرناگرێت بەڵکو ئەو هەمومانی سوودمەندی لێ جا لە ئێستادا ئاوە هەوایە کارەبایە شەقامە پارچێکی گشتیە یان هەر شتێکی ترە مڵکە گشتیەکان بەڕاستی ینی پاراستنیان وەکو عەرزمکردن ئەرک و واجبی سەرشانی خۆمانە بۆیە کاتێک کە حەزەتی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت ئەگەڕێ مراقەبەی بازارەکات تەنانەت ئەگەڕێ مەسەلا مراقەبەی لە وەرگاکانەکات تەنانەت ئەگەڕێ مراقەبەی ئەو شوێنانە ئەکاتکەوە کاروانچیەکان یەن کاروانەکان لەو شوێنانە مراقەبێت یعنی مراقەبی هەموو شتەکان ئەکا لە کاتێکاکەوە لە شاری مەدینە بە قەراخی شاری مەدینە تێ ئەپەڕێ کۆمەڵە حوشترانێک ئەبینە لەوانی تر تۆزە قەڵەوترن حەزەتی عومەر پرسیارەکە ئەفەرمێ ئەوانە هیکێن ئەڵێن قوربانەوەی هی کوڕەکەی جەنابتە ئەفەرمێ بانگیەکە ئەفەرمێەوە هی تۆ ئەو حوشتانە لەکوێ بڵێ وەڵاوە کڕیمەوە چەند ماوەیەکە و هێنامە لەبەرێ قەڵەو بنەوە ئێستا هینیانەکەم بۆ فرۆشتم داناوە ئەفەرمێ ئەو حوشترانە مایەکەی خۆیان چەنێ بە کاتی خۆی بەزایفی کڕیوتن پارەکان وەرەگریتەوە لە بێت الماڵ ئەوانە ئاەتی بێت الماڵ بۆ لەبەر ئەوەی ئەمانە لەبەرەوەی کوڕی خەلیفەن لەوە ئەچێت لە ڕەوەرگای گشتیە کاتێکە لەوە ڕابن خەڵکی احتیمامێکی زیاتریان پێدابن وتوان قەیناکە لەبەرەوەی هی مناڵی خەلیفەیە لەوە چێت لەسەر حسابی خەڵکی مڵکی گشتی زیاتر ئەمانە با بڵێن ئاسانکارن بۆ لەبەر ئەوە ئەو گۆشتە زیادە ئەو قەڵەوێکە هەیەە مڵکی گشتیە لەبەرەوە لی سندەوە مایەکە خۆ دەکردی بێتورمان لەبەرەوە واجبە لەسەر ئێمە هەموو تاکێک بەڕاستی پارێزگاریکردن لە مڵکی گشتی لە پارکەکان بێ لە کۆڵانەکان بێ یعنی لە هەموو شوێنێک تەنان وەکو فەرمووت چۆن ئینسان یعنی ئێمە خۆمان یعنی پارێزگاری لە خۆمانەکەین پاک و خاوێنی خۆمان ڕاگرین بە هەموو شێوەیەک هەرچی بێتە هۆکاری ئەوەی بێتە ئەزیێت و ئازار بۆ مسلمانان و تێکدانی مڵکی گشتی تعدابێ بۆ خەڵکانی تر تەنانەت شەرع ئیجازەی نەداوەتەوە لە ماڵی خۆتا خواردنێ دروستکەی بۆنەکەی بڕوا بۆ دراوسێکەی شت تەنانەت شەرع ئیجازەی نەداوە خانوەکەت بەرزکەیتەوە خۆریش و ڕووناکیش لە دراوسەکەت بگری بەبێ ئیزنی دراوسەکەت تەنانەت کۆمەڵە شتانێکی تر لەبەرەوە ئەو نظامی کە ئیسلام دایناوە بۆ پارێزگاری کردی لە مڵکی گشتی بەڕاستی ئەتوانین بڵێن لەوە هیچ شتێکی لە هیچ قوانینێکترا شتیوان نەبوو و نابێ چونکە شریعەتی خوای گەورە و پەروەردگارە و خوای گەورە خۆی کە مرۆڤەکانی دروست کردووە خالقی ئێمە خۆشی ئەزانێ بۆچی بۆ ئێمە باشە کەواتە گەشتینەوەی کە چۆن مرۆڤ کێلوپەلەکانی خۆی پێویستەکانی خۆی دەپارێزێ فەرزیشە لەسەری کە پێویستە پێویستە لەسەری کەواتە ئەمە وەکو واجبێکی شەرعی مرۆڤ دەبێ مامەڵە لەگەڵ کە ئەمە وەکو موسڵمانانی مامەڵە لەگەڵ پاراستنی مڵکی گشتی بکەیت
طبعا ئێمە کاتێکە پارێزگاری لەو شتانەکەین طبعا ئێمە وەکو شەرعەکەین وەکو قوربە يعني وەکو عیبادەت من بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ وئیماتەة الأذى عن الطريق صدقة يعني لابردنی دڕکێک خاشارێک شتێک لەسەر ڕێگەکەیە کە ئەبێتەوەی ئازاردانی خەڵکی کە تۆ لای ئەبەی سەدەقەیە بۆچی لەبرێ مڵکی گشتی ئەو ڕێگەیە کە تۆ لای ئەبەی خەڵکی تر لە ئازار لابەی بۆیە ڕیوایەتێک هەیە ئەفەرمێ لەسەر یەک داکوتانی یەک مێخ لەسەر مێخێک دوو نەفەر چوونە بەهەشت ئەفەرمێ کانیەک هەبوو خەڵکی لەو هاتن لەسەر ڕێگەیەکا بوو خەڵک هاتووە چوش مڵکی گشتی بوو خەڵک هات چۆی لەسەر کرد کەسێک لێرەوە کە ڕۆی بیری کردەوە بە خیاڵی خۆی وتی ئەگەر کەسێکی نابینا بێتە ئێرە وڵاخێکی پێبێت تا دەموچاوێ ئەشوا ئاوێ ئەخواتەوە نوێژەکە وڵاخەکەی چی لێ بکە مێخێکی داکوتا لە قەراخۆ بە نیەتی خۆی لەبەرەوەی ئاسانکاری بێ بۆ ئەو خەڵکە بەڵام بەنیەت بەنیەت بۆ ئەوەی دامێخەکەیەوە کەسێکی نابینا هات وڵاخەکەی پێوە ببەسێ ئەفەرمێ خوای گەورە و پیاوەی لەسەر نیەتەکەی عەفو کرد ئەفەرمێ کەسێکی تر مباشر دوای هێشتا کەس استفادە لە مێخەکە نەکرد بوو مباشر بە شوێنە یەک نەفەری تر هات بینیوتی ئەمە چییە جاخۆ کەسێکی نابینا بێت لە ڕێوە کەسێک بێ پێی هەڵکەوێت لەمە ئەکەوێ ئازاری پێ ئەگا ئەمە شوێنێکی گشتی ئەویش مێخەکەی هەڵکەند و فڕەیە ئەفەرمێ خوای گەورە ئەویشی عەفو کرد لەبەر ئەوە ئەم شتانە و هاندانە بۆچی خۆمان ئەم دوو نەفرە هیچ کەمیان قازانجی شخصی خۆیانیان نەبوو لەبەرە ئەو شوێنە شوێنی مڵکی گشتی بوو ڕێگەی گشتی بوو بۆیە واجبە یعنی وەکو واجب پاراستنی مڵکی گشتی واجب و ئەرکی هەمومانە لە بابە فقهیەکانی ئێمەشە لە پاراستنی مەسەلەن ئەو مڵکی عام مڵکی گشتیەکان هەمووی بابی لەسرە هەمووی فتوای شەرعی لەسرە عقوبەی لەسرە عقوبەی دنیایی لەسرە عقوبەی قیامەتی لەسرە یعنی ئەو کەسانی کەوا ماڵی خەڵکی بەهەدەرەدەن کە دەست ئەخێنە ناو مڵکی گشتیە و با بڵێن ئەو نەخشە و ئەو شینەی کە هەیە لە مڵکی گشتیا ئەی شێوێنن وەکو خۆی ناڵن وەکو خۆی جێبەجێ بکرێ هەمووی هەڕەش و عقوبەیان لەسرە بۆیە واجبە زۆر باشە مامۆستاجیان دەمەوێت بڵێم ئیسلام بەلایەوە گرنگە مڵکی گشتی زیاتر پارێزراوە بێت تا مڵکی تایبەت یان گرنگی بۆ هەردووشیان وەکو یەکە ئێمە ئەڵێن مڵکی گشتی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە باسی برایەتی أخوة إسلامي أكا أفرمي لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه يعني براسي كاتك من مصلحتي خوم كإيش أكم لشوينك مصلحتي يسبب بلين نموني زندي بو بينه كسي هلا سيل لشوينك خانو يقدروسك طبعا أم خانو مصلحتي أو إنسانيتي يعني والله مسيرك أو خانو كدروسي كر لشوينك رجيك قطع كردوه مثلا كيف تسرجادك تجاوزك أمانة يعني مصلحتي أم شخصة مصلحتي أم شخصة وايلي هاد يجنفر أبيك كوملا خلكانك بن بقرباني بأم شخصة كوننا راحتي وآزاري كوننا راحت وآزاري كولانا كان لي قد غدا بيننا توم بلا كان بينه بيودا بين لبر أو لبر لم شاري خوش معنا لزور شوين أنا أمشتان لهم شوين كان أمشتان بديكين لبر أو براسي هميشه مصلحتي قشتي لإسلام مصلحتي قشتي لبيش مصلحتي تاك فردية ويا هميشه واحد سايب وكراو وهر واجبات چونکە مەسلحەتی گشتی لە پێش مەسلحەتی فەردیەوەیە ئەمە قاعدەیەکی یعنی ثابتە لە دینی ئێمە زۆر باشە مامۆستا ئەگەر باس لە زیادەڕەوی بکەین تەوان پاراستنی مڵکی گشتی پەیوەندی بە زیادەڕەویەوە هەیە مرۆڤ ینی زیادەڕەویکردن لەسەر ئەو ماڵی کە خۆی هەیەی زیادەڕەو بەکاری بێنێ ئاوی هەیە پارەی هەیە لە کڕینی خانووە لە ناو ماڵە لە هەر شێکا زیادەڕەوی بکە گوناحە ئەی ئەو تاوانە گەورەی کە دەکەوێتە سەری لە بەرامبەر ینی ئەوەی کە زەربەیەکی گەورە لە وڵاتەکەی خۆی لە شارەکەی خۆی لە کۆڵانەکەی خۆی لە هاونیشتیمانیەکانی خۆی لە ژێرخانی وڵاتەکەی خۆی بدە ئەمەیان چۆنە والله کاتێکە ئینسان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە زمنی ئەوانەی کە ئەفەرمێ ئەو تاقمانەی کە خوای گەورە بە چاوی میهرەبانی خۆی لە قیامەتە سێریان ناکە بۆ نیبەژ نافێ و مەلیکون کەذاب حاکم و فەرمانڕەوایەکی درۆزن ئەفەرمێ بۆچی حاکم و فەرمانڕەوای درۆزن لەبەر ئەوەی ئەگەر کەسێکی عادی گوناهێک بکە درۆیە بکە لەوە چ لەبەر مەسلحەتێک و لەژێر با بڵێن زەختی کەسانێکی ترە درۆی کردوێ بەڵام کابرا حاکم فەرمانڕەوای کێ ئەتوانێت زۆری لێ بکە هەتا درۆ بکە لەبەرەوەی گوناهەکەی ئەو چەند بەرابەرە بۆیە کاتێک کە من ماڵی تۆ ئەخۆم حەقی تەنها تۆم لەسرە
یان ئەوە تا حەقەکە بۆ تۆ ئەگەڕمەوە یاخودەوە تا گردنمە ئازاکەی بەڵام کاتێک کە من زیادەڕەویم کرد لە مڵکێکی عامە هیچ مڵکی گشتی بوو مەسەر کابرا ئەڵێ فڵانەش کوڕە ماڵی حکوومەتە باشە ماڵی حکوومەتە چەند نەفەر تۆ حەق بۆ چەند نەفەر ئەگەڕیتەوە ئێمە بۆ نمونە ئەگەر هەرچەند لەوەچێ زوو بێ بۆ ئەوەی من بچمنە ئەو مۆزوعە مەسەلا بۆ نمونە ئێمە چەند جار لەسەر مینبەر باسی ئاوەکەین بەڵێ کابرا تەوافەیەک دانانێ بۆ تەنکیەکانی ئاوەکە ئەڕوا یاخود هەر بە ئەنقەز ئاوەکە کاتەوە ئەڕوا با تەنچەکەی پاک بێتەوە یعنی ئەگەر من پرسیارم کرد لە پیاوێکی بەڕێز وتم ئەم ئاوەی تۆ بۆچی نایگریتەوە بۆ ئاوەکە ناگریتەوە ئاوەکە ئەڕوا بەنوعەکان بەس ئاوەکە ئەوەی هێ نایەتە کۆڵانەکە هەر لەوێ ڕێک ئەچێ لە گونجی حوشەکەیانە ئەڵێ لەبەرەوەی ترسیەوە بۆریەکان بتەقێنێ نازانم ئەو تا ئەو مبڕێرە تا چەند شتیوا هەبێ کە شتیوا تا ئێستا نەبوو مەگەرمە یەکەم جار ئەگەر بۆری ئەو بتەقێ مەبەستم وەیە کاتە پەرداخی ئاو حسابێکی بۆ بکە یەک پەرداخ ئاو کە تۆ بە زیادە ڕەوی بە ئیسراف بیڕێژی ئەزانی لە شاری سێمانە ئەو پەرداخە مەڵێ لە شاری سێمانە بڵێ هەر لەو گەڕەکەی خۆشتانە هەر لەم گەڕەکەی خۆمانە مەسەلەن یەک پەرداخ ئاو تۆ ئەڕێژی ئەبێ لەو پەرداخە ئاوە ئەگەر ماڵێک ئاوی نەبێ مناڵە کەسێک نوێژی بڕوا لەسەر ئەو پەرداخە ئاوە مناڵێکی نوی بێ یاخود ئەگەر هیچیش نەبێ بە زیادڕێی ئەو ئاوە بڕوا تۆ گەرنی خۆت لای چەند نەفەر ئازادەکەی حەقی چەند نەفەر بەلاوەیە لەبەرەوە خەڵکی ئێمە تا ئێستا نازانن بۆچی ئەم وعەیە لە ناو ئێمە یعنی خەڵک فێری ئەم وعەیە نابێ کاکە مڵکی گشتی ئەبێ ئێمە پارێزگاری لێ بکەین مڵکی شەخصی خۆمان ئاسانە تەعامل لەگەڵیا مڵکی گشتی خەتەرە کاتێکە تۆ لە تەنکێکە ئاوەکەی لەبەر ئەڕوا کاتێ ئەو ئاوێکی ئەگەر حسابێکە یەک پەرداغ ئاو لە شوێنی خۆیەوە تا ئەگاتە ماڵەکەی من و تۆ یعنی چەند کولفەیتی ئەچ هەر بە کولفە بوو ئەگەر بە پارە حسابیکەی لەوەچە کێشانەی ئاوەکە پارەی تێچوو بێت ئاگاتە لای من و تۆ خۆ ئازان لەکوێ ئەگاتە اینجا دوایەوە حەقی چەند نەفەری لەسەر ئەو ئاوە چەند جوتیار لە دەمی جوتیارەکان ئەو ئاوە گێڕاوە تۆ هاتۆ بۆ خواردن تەصفیە کراوە بۆ تۆ لەبەر ئەوە بەڕاستی خەڵکی ئێمە پێویستمان بەوەیەکەوە وعیەکدا بنین ئەو خەڵکەوە خۆشیارکەنەوە خەڵکەکە خۆشی هۆشیارە بەس بەڕاستی خەڵک خۆی نایەوێت ئەگینا خۆی باشەزانێ خۆی باشەزانێ ئەگەر ئەوە هی بیرەکەی خۆی بێ خۆی زەحمەتی لەگەڵا کێشابێ و هەم عاملەی لەگەڵا ناکە عادەتەن شتێ خۆی لەگەڵا ئینسان خۆی لەگەڵا هیلاک بوو ئەوە بە ئاسانیش تعاملی لەگەڵا ناکە لەبەرەوەی مڵکی گشتی یعنی واجبە زیاتر گرنگی پێ بدرێت تا مڵکی شخصی زۆر باشە مامۆستا ئەگەر پارێزگاری لە مڵشی گشتی بکەین بیپارێزین بۆ هۆیەوە ژیانمان خۆش دەبێ یان ژیانمان بەرەو خراپتر دەچێیانی وڵی هەر قائمە قانونێکمان هەیە هەر شتێ ئەتەوێ جانیبی باش و خراپەی هینکەی بزانی جانبی باش و خراپەی دەرخێ بزانی ینی کام جانبێ باشە سلبێتیان ئیجابیەتەکەی بیکە بە قانون لە بازارە بۆ نمونە درۆ ئێمە ئەڵێن درۆ کۆمەلگا درۆزن بێ یاخود ڕازگۆ بێ وەرە درۆ بخەرە بازار بە ئەو عالەمە هەمووی درۆ بکە وەزئی خەڵک چۆنە بێ ئەمە بکە بە قیاس ئەگەر ئەو خەڵکە هەمووی مصرف بێت هەمووی ئیسراف بکات ئەگەر ئەو خەڵکە هەمووی خەریکی تاڵان و نەهبێت کەس پارێزگاری لە مڵکی گشتی نەکات خەڵک وەزئی چی بەسەریەت ئەگەر لەم لاوەرە ئەمیان بخەرە بازارەوە هەموو کەس هەست بە مەسئولێتی خۆی بکات هەر کەس احتیفاز بە ماڵ و مڵکی خۆیەوە بکات هەر کەسە با بڵێن بەرپرسینەوە یعنی خۆی بەرپرس بێت لەو شتانە بزانە کۆمەلگات چی لێت یعنی ئەم شتانە کاتێک کە خەڵک هەستی بە مەسئولیت کرد نقطەی گۆڕانکاری لە کۆمەلگا لێرەوە دەست پێکات ئەو خەڵکە وعی هەبێت ئەو خەڵکە هەڵبا گۆڕانکاری بکە یەکەم شتێکەوە گرنگە ئێمە هەوڵی بۆ بین هەر کەسە خۆی بە مەسئول بزانێت لە خۆیەوە دەست پێ بکە احتیفاز بە ماڵی کاکەن جاران هەمووی چەند ساڵێ لەمەوە پێش لەم شارە ئەچویتە دەرەوە لە هەر شوێنەکە بچێت ئەتوانی لە شوێنەکە لابێ دانیشی شوبەی بەتابەت بەهاران ئێستا فەرموو هەمووی سیاج کراوە چیەکەی هەمووی سیاج کراوە پیاوێکی بەڕێزەڵێ ئەمە هەموو دێکان وایە پیاوێکی بەڕێزەڵێ دێکەی ئێمە پیاوێک کاتی خۆی لەو دێ ئێمە شوان بووە نزیکەی 10 ساڵە شوان بووە دوای ئەوە تا خەڵک هەمووی هاتوۆتە شار و ئەو مەزە هاتۆ بەساوانێ ئێستا هەر ئەو شوانە لە شوێنەکە حیوانی لاوەڕاندووە کاتی خۆی و حیوانەکەی مۆڵداوە لە خوار ئاوای لەوە ئەو شوێنی با بڵێن هەموو مەرعی هەموو دێکە بووە ئێستا ئەو شوانە دەستی گرتۆ بەسەر هەموویە هەمووی فرۆشتۆ بە ئەهلی دێکە مەسەلە هەر قەتعەیەکی مەسەل ئەدا بە 50 وەرەقە ئاخۆ برام اینجا هاتۆ پرسیار لە منە کاڵێ ماوەستا جایز یان جایز نێڵم جارێک کردو یان نەتکڕیوە
ئەڵێ وەڵام من کڕیمە قەتعەیەکم کڕیوە تۆ پێشوێ بێ بیکڕی پرسیار بکەیت ئەخۆ هەموو دەیەکە کڕیان ئەخۆ کۆکاکە هەموو دەیەکە کڕیان ئەوە نابێتە دروستە ئەوە مڵکی گشتیە ئەگەر قانون هەبێت ئەگەر یاسایەک هەبێت پێڕێ ئەوانە بکرێت ئێستا هەر لەم شارەی خۆمانە کاتی خۆی ئێمە ئەتوان بەنزخانەی بۆ نمونە بەنزخانەی کاتی خۆی هین نەبوو هەموو بەنزخان تیجاری نەبوو هەمووی حکومی بوون ئەوانەی کە بەنزخانەی حکومی و دەوایرە حکومیەکان ئێستا کوان ئەو هەموو غاباتە و ئەو هەموو زەراعە ئەو هەموو شانە کوان ئێستا زەراعەت من کاتی خۆی باوکم فەلاح بووە 20 دۆنم 30 دۆنم 50 دۆنم 100 دۆنم 500 دۆنم عەز بەدەست باوکی منەوە بووە ئێستا من تەسەڕفی پێوەکەم نیوەیم فرۆشۆ نیوەم کڕۆ بە باخ و نیوەم کڕۆ بەخوا بە ئەمریکێ عەقدێکی زەراعەمە یانیمە خۆ ئەوە کە زەراعە من ئیشی لەسەرەکەم خۆ براو مڵکی من نییە چونکە ئێمە قاعیدەیەکمان الأرض لمن يزرعها کەی بێداخم ئەو ڕۆژەی لەسەر با بڵێن نەخشەی هەشتاکان پێش هەشتاکان بگەڕێ ئەمانە هەرچی مڵکن هەرچی ملکی گشتیان و بگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان هەموو بگرێت بۆ حکوومەت بگەڕێتی ماوە مامۆستا دەیتە ئێمەش ئەڵێن بەشکم خوای گەورە بکە شتێ بێ ڕۆژێ بێ ئەم شتانە هەمویان بگەڕێنەوە چونکە هەتاوەکو وای لێ بێت خەڵکی دەستکاری مڵکی عام بکە ڕۆژ بە ڕۆژ جا ئێمە گلەی ئەوەکەین خوای گەورە پەروەردگار بۆچی واکە لەو خەڵکە بۆ تۆ خۆ ئەو خەڵکە ئێمە ئەم زروف و ئەم ناڕەحەتی و ئەمانەکە هاتۆ بەسەرمانە بۆ خەتای چییە؟ هەموو خەتای ئەوەی خۆمان لەم حرامانە ناپارێزین ئەو خەڵکە خۆی لە حرام ناپارێزێ خۆی لە ماڵی گشتین هەر هەمووی تووشی حرام بووە بۆیە هەمیشە ئەو حرامانە بەرەکەت لە وڵاتان نایەڵن لە ناو خەڵکیان نایەڵن ئەڵێن جارێکیان لە سەردەمانێکە خەڵکانێک بوون زۆر تەبابوون لە بینیەکە حاکمی سەردەم ویستی ئەم تەبایە لە ناویانان برایەتی تێکبا لە ناویانە نەیزانی چیان لێ بکە بۆیە کا وەزیرێکی هەبوو مشاورێکی بوتی من ئەزانم چی لێ بکە هەرچی ویستی ئێغرایان بکە بان کرد لەم لاوە بەرزی ئەوی بان کرد ئەوی بان کرد پارەی ئەدای ئەم ئێدای دووبەرەکی بخاتە ناو ئەم با بڵێن عەشرەتە ئەم تیرە و تایفە نەیتوانیم با بڵێن وەزیرەکەی وتی من ئەتوانم یەک شت بکەم وتی ئەمان تووشی حرام نەبوون با حرامیان تێک دەرخوارد بین ئیتر پێویست ناکاتەوە هیچیان پێ بڵێ وتی جات چۆن وتی من ئەزانم چۆن ڕۆژێک پاشاتەوە زەختی خستبووە سەریان سەر منتەقەکە وتی کاکە ئێمە هیچیان لێ داوا ناکەین وتی مەئمورمانیت لە ناوڕاستی ساحەی شارەکەتانە دێکەتانە بەینێکی گەورە دائەنێن با بڵێن شتێکی گەورە دائەنێن هەر ماڵێک یەک هێلکە بێنێ لەو شوێنە داینێ یەکی هێلکەیەکمان بۆ بێنن وتەنجا هێلکەیەکی هێلکەین هەمووی هێلکەیەکی هێنا لەوێ داینا دوای بۆ بەیانیەکەی وتی کاکە پەشیمان بووینە بۆ ئیشێک کە هێلکەکانمان داوا کرد هەر کەسە بێ هێلکەی خۆی بەرێتەوەی کەس هێلکەی خۆی ناناسێ هێلکە هەر وەکو یەکە هێلکە قازی بردووە یەکە هی مراوی بردووە یەکەی مریشکی بردووە هەرێکی ئەم چوو هێلکەی برد ئەم هێلکەی برد ئەڵێ دوای مایە وردە وای هات خۆ ئەم هێلکەکەی من نەبوو ئەو وتی خۆ من هێلکەی من وانە بوو وردە دەماوەیەکی کەمی پێ چۆن بەڕێ خۆشکردبوون بۆ حرام کوێ ناگەنەوە حرام ئەخۆ هێلکەیەک چییە؟ ئێمە ئەڵێن هێلکەیەک چییە؟ بەڵام لەوێەوە دەستی پێکرد جاوەر ئەگەر لە هێلکەیەکە وای لێ هات دوای مدەتی ئەمانە ئیتر پشتیان کردە یەک و لەسەر هێلکەیە بووانن ئێستا خۆ نازانم دۆنم لە ئارایە و ملیۆن لە ئارایە و فلان لە ئەنوا عشقاش لەبەر ئەوە حرامەکە ئێستا پرژ و بڵاو بۆ تۆ هەمووشی هۆکارەکەی گەڕایەوە بۆ ئەوەی مڵکە گشتیەکان دەستگیرا بەسەریانە هەمووی خەڵکی چووە ناو خەڵکی و خەڵکیش ئەوە بۆ خۆی تووشی ئەم هەموو زەرورزیانە بووین بەش مامۆستا بۆچی وای لاتوە لە ناو ئێمەیە بەکەم بایەق سەیری مڵکی گشتی دەکەین یعنی مڵکی گشتیمان پێ ئەوەیە ئەگەر دەست درێژی بکەینە سەرێ پێمان حرام نییە ئەگەر دەست درێژی بکەینە سەرێ پێ حرام نەبوو جا بۆ خۆی کەشتێک حرام پێ حرام نەبێت پێ هەبوو هەر بۆ جەنابەت ینی شارەزای لەبوارەوە هەر مەترسێکی گەورەیە بەڵام بۆ نرخ و بەهای نەماوە شتی گەشتی ئێمە هەموو طبعا هەرچی ئەڵێن هەرچی باس ئەکرێ ئەوڵ و آخر ئێمە یەک شتمانەیە یەک نقطە ئەساسیمانەیە هەموو شتەکان باسی هەر شتێ ئەەکەین ئەسڵ و محوەر و تەوەرە و ناوکی ئەو شتە هەموو شتەکان بریتە لە ئیمان هەموو شتێک بریتە لە ئیمان ئەو ئیمانە چەند بەهێز بوو چەند بەتوانا بوو ئەوەندە کەسەکەیش لای تێکت پێ باتریەکە پێ ئەو باتریە چەندە بەهێز بوو کەسە بەی لە سیارەکە ئەوەندە زووتر بە یەک دەگە ئیشەکاوەکوڵێ یعنی ئەو ئیمانە چەند بە قووەت بوو ئەوەندەژەو خەڵکە گێڕێتەوە لەو شتە ئەمە یەک خاڵێکی تریش بەڕاستی لەبەرەوەی ئەم میلەتەی ئێمە زوڵم لێکراوە
مدتێکی زۆر خەڵکی ئێمە زوڵمی لێ ئەکرێ اینجا ئەو زوڵمانش کە لێی کراوە بە زۆری هەمووی لەلایەن سوڵتەوە بووە لەگەڵ حکومەتەکان حکومەتێک لە دواییەکەکان کە هاتوون زوڵمیان کردووە لە میلەتەی ئێمە لە با بڵێن بارکراون لە شوێنی خوان ڕاگوێزراون ئیتر بەرحاڵ ئەنواع واشکال هەم کە هەمان ئەزانین چۆن زوڵم لەم خەڵکە کراوە من زمانی ئەم زوڵمە ئێستا هەر کەسێ هەر شتێک کە ناوی حکومەتی لێنرا و مڵکی گشتی لێنرا ئیتر وازانێ حەقی بەسەریەوەیەتی کاکە تۆ زەلا کەسێک زوڵمی لێ کردووی ئەمە پەیوەندی بەوە نییە جا لەبەرەوە ئێمە لەو دووشتا بە تایبەتیتر ئەڵێن بەڕاستی گەورەترین هۆکاری بریتە لە لاوازی ئیمان کە خەڵک گوێ بۆ شتانە نادا بۆیە فەرمێ بەل تحبون العاجلة وتذرون الآخرة هەموو حەزمان لە عاجلەیە کە ئێستا لە بەردەست ئەم زینەتەی دنیا و خۆشەکانی دنیا بەخوا هەمووی حەزی لە سیارەی کەشخەیە و هەمووی حەزی لە باخە و هەمووی حەزی لە دۆنمە و هەمووی حەزی لە چی و ئەمانەیە و بەخوا کاتێکە باس نەبێت ئەڵێ نکتەیەک لەتیفەیەکی ژەگەڕمەوە ئەڵێ مامۆستایەک لە وتاری جمعە باسی حۆری کرد وتی خوای گەورە یەک نەفەری کە لە ڕۆژی قیامەتە خۆی پاراستووە لە دنیا لە هەموو شتێک ئەڵێ لە ڕۆژی قیامەتە کاتێک ئەچێتە بەهەشت لە دەرگای بەهەشت ئەڵێن دەبڕ ئەمە حۆریەکەی تۆ لە ژوورۆیە کە یەکی ئەبینێ حۆریەک لە دەرگاکە و ئیتر وا ئەزانێ خۆرە ئەڵێ ئەمە حۆری ئەڵێ ناوکورە من چی بەڵێ من خزمەتکارەکەیم ئەمە خزمەتکاری خزمەت ئەبێ خۆی چۆن بێ کە چێتە بەردەگاکە ئیشارەی بووەکە لە فلانە قەسرایە کە چێتە فلانە قەسە بەدەمی قەسەکە یەک حۆری تر شتێکی تر ئەبینێ نیە ئیتر هەر خەریکە باڵەگرێت ئەڵێ کوڕەنەوە وەڵامە من حرسی بەردەگاکەیم ئەڵێ ئەی کوا خۆی دڵم تەقی وێڵێ کاتێککە دەرگاکەی کرە چۆسەر کاژنەکەی خۆیەتی ئەڵێ نوێشکێنێک جەڵسای وتی وەدە وەڵی ماوە سەبرا بۆ قورعانە ناچمە ژوورۆ نامەوێ لەبەر ئەوە بەڕاستی ئەوە با بڵێن ئێمە بەڕاستی خۆشیەکانی دنیا خەڵک ئەمڕۆ ئەوە با بڵێن ژیانی دنیا تەماعی دنیا وای چاوی خەڵکی بەستۆ بەڕاستی یعنی ئێمە هەموو شتەکانمان بۆ مەزاهیری مادی معنەوی ڕۆحی معنەویمانتیان نەماوە ئەگینا کەسێک ئەگەر لە محاسبەی خوا بترسێ چۆن زوڵمەکە لە خەڵکی یعنی دەتوێت بڵێ مامۆستا زیاد ڕەویکردنە پاراستنی مڵکی گشتیش لەوە سەرچاوی کە چنگکردنە بە دنیا و ڕقلێبوونەوەی لە قیامەت لە دنیا هەمووی باوەشکردن چکە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ من جارێکی تر لەوە ناترسم ئێوە بگەڕێنەوە لات و عوزا و هوبەل و مەنات و خۆر و مانگ و ئەمانە بپەرستن تازە ئەوە نەما من ترسی ئەوم نێ لێتان ئەی ترسی چیتە ئەی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لێمان لە چی لێمانسی حب الدنيا وكراهية الموت الدنيا والنساء الدنيا واتقوا النساء يعني دنيا بۆچی ئێستا ئێمە ئەتوانین دیسان گلەیەکتر لە مسلمانان بکەین هەمومان بۆچی ئەبێ کوفر کافران لە مسلمانان شارەزاتر بن لە دینەکەی ئێمە بۆ ئەوان چۆن ئێمە وان ئێستا ئێمە هەرچەند تەوەری بەرنامەکەمان خەریکە هین لادی بەڵام ئەمە ئەسلی بەرنامەکە ئەسلی شتەکان ئەمە احتیفاز بە مڵکی گشتیوە ئەمە سەرچاوەکەیەتی با بڵێن ئەمە نقطە زوعفەکەی ئێمەیە کە دەستی بخێنە سەر ئەبێ لە ڕیشەوە جاجارێکیان پرسیانەکە لە ماوە سەعیدی نەورەسی ڕەحمەتی خوای لێبێ حەزیان کرد قوربان تۆ بۆچی بەتەنها خۆت هەموو عالەمی ئیسلامی هەموو مسلمان بە یەک ئیتیجاهەتی کوفرەکان تۆ خۆت بەتەنها یەک نهجی کردوێتەوە فەرمووی ئاخر من بە شوێن ڕیشکەکەیە ئەگەڕێم هەموو خەڵکی ئێوە لەسەرەوە لە پەلەکانیونە بێنە خوارەوە بۆی من لە ڕێی ڕیشەوە خەریکم من ئەمەوێت لە ڕیشکەکەونی یەکسەر ڕیشکەکەی ئاوا ڕیشەکەی قرتانی تر پێویست ناکات خۆت بچی دەوستن لە ڕێ ئێمە لەم بەرنامانە ئەمانێ بەس ئەوە بکەین ینی زۆر دوور نەڕۆین ئەڵێن ئەو خەڵکە ئەگەر یەک تۆز حرەکە با بە ئیمانەکەی یەک تۆز بیر لە قیامەت یەک تۆز بیر لە مردن بکاتەوە یەک تۆز بیر لە محاسبە بکاتەوە ڕکە بزانێ هەموو شتێک عمری ئینسان خوای گەورە بەو گەورەترین سەرمایە ئینسان بیتە لە عمری خوای گەورە یەک پرسیاری لێەکە چۆن سەرف کرد عمرەکەت بەڵام بۆ ماڵ و سەروەتێک کە بەدەستی یعنی دوو پرسیاری لێەکە چۆنت پەیا کرد چۆنیش سەرف کرد حتى ابن القيم رضي رحمته خوالي به أفرمي كاتك أفرمي ثم لا تسألن يومئذ عن النعيم أو برسالة كلاتانا كده أفرمي برسالة زاني بوشي بو مالي حلالة مالي أو كسيك مالي بحلال بياي كده بحلال يشتر فيه كده برسالة ليأكا أي أوي محاسبة يكالة سري أي أوي بحرام بياي كده بحرام يشتر فيه كده وكله هوار بحالي اگر ملشي تایبەتیش نەبێ ئەوەی بە حرام پێگرەوە ملشی گشتیش بێ چۆن بێ لەبەر ئەوە
ئێمە ئەسڵی شتەکانمان بریتێ لە چی؟ ئەسڵی شتەکان بریتێ لە بەڕاستی لاوازی ئیمانەکەی ئێمە. ئەگەر ئێمە یەک تۆز ئێستا کوفر هەڵساوە چی کردووە؟ ئەو عالم ئێمە خەریکە بڵێن کاتی خۆی هینێک باوە مەسەلا شتێک باوەڵەن تەنویم مغناطیسی مامان لات و مسلمانان خەریکە هەمووی لە خێوێکی لە تەنویم مغناطیسیان بەدەستی ئەمانەوە هاتوشمان پێکە ئەبێ ئەوروپا هەچی بکە ئێمە چاوی لێ بکەین کاکە سیارەی مۆدیل ئەوە بکڕە ئێستا هیوایە بۆ بە مۆدیل کاکە گۆڕینی سیارە گۆڕینی فلان یان ئەم هەموو ئیسراف ئەم هەموو تەبزیر کابرا کە مەجبورە دەسەبا بۆ حرام دەسەبا بۆ مڵکی گشتی دەسەبا بۆ فلان دەسەبا بۆ حرام گوێ بە حرام حەڵال نادا لەبەر ئەم شتانە هەمووی پەیوەندی بە ئیمانەوە هەیە. مامۆستا لە فەزای گشتی کۆمەلگادا کاتێک دەبینی کۆمەڵە هاوڵاتی لەنکاو پێدەگەن ینی پێگەشتن بۆ مانای وەک دوو مەڵ هەڵەتۆقن لەنکاو سەرەت و سامانێکی زۆر کۆ دەکەنەوە. ئەم فەزایە کاریگەری نییە لە کەسێک سێری دراوسەکەی دەکا بەم شێوەی لێدێ کەسێک سێری ئەو گەڕەکەی تر دەکا بەم شێوەی لێدێ کەسێک فلان کەس دوێنێ ژیانێکی سادەی هەبوو چۆن ئێستا ئەو هەموو دۆنم و زەوی و چی هەیە ئەمەش بە خۆی هۆکارێک نییە بۆ هاندان بۆی زیاتر دەستدرێژی ینی مڵکی گشتی نەپارێزین و هەمومان دەستدرێژی بکەینە سەر بەخوا ئەویشە هۆکارێکە ئەوش وەکو عەرزم کردن طبعاً ئەویش هۆکارێکە بەڵام ئێمە کە باسی ئیمانەکەمان کرد ئەگەر ئیمانەکە مسەیتر بێ خۆ لە سەردەمی سەحابەی شان برام خۆ ئێمە کاتێک کە باسی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەڵێن سەردەمی زیارین کە باسی سەردەمی سەحابە ئەکەینەوانە ئیتر ئێمە ئەڵێن لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو مانگ ئاگر نەکراوەتەوە سێ مانگ ئاگر نەکراوەتە ئیتر ئێمە ناتوانین تەوزیح بێن بۆ خەڵکاکە خۆ من لە فەقیریان نەبووە ئەم ئاگرەکە نەکراوەتەوە لە فەقیریان نەبووە ئێستا کاتێک کە باسی خۆ لە سەحابە ملیۆنەری تیا بووە کاکە ئەو ینی ئەگەر قیاسێ بکەین ئەو دەوڵەمەندیە ئەستا کەسێک و عەبدوڵای کوڕی عەوف عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەکی تا ئێستش باوەڕ ناکەم لە تەواوی دنیا سەروەتمەندێکی وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوفی تیا بوو بێت کاتێک کە موژدەی باشی ئەدرێتێ دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکمان عایشە ڕەزا ڕەحمەتی خوای لەبێ موژدەی باشی ئەداتێ فەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی عەبدوڕەحمانی کوڕی عەوفم بینی ئاوا بە وردەوردە بەسەر پردی سەڵاتە ئەپەڕیەوە کە هەواڵەکان بۆ هێنا کاروانەکەی هاتەوە هەموو کاروانەکەی بەخشی هەزار حوشتر بە بارەکەەوە بەخشی ئەمە تەنهاوە اینجا فەرمێ کاتێک کە دەگای مەخزەنەکەیشی کردەوە فەرمی ئادەوەندە ئەفرێ بە کوڵۆ ئاڵتون و زیویانە هێنادەوە بە کوڵۆ بەهین ئەیان شکان بە چەکشو بە خۆ ئەمە لەو سەردەمەشا وە نەبێ زرق و بەرقی دنیان نەبوو بێ و نەبێ لەو سەردەمەشا پارە و سەر و سامان نەبوو بێت ژیانی خۆش و عیشی خۆش نەبوو بووە بەس نەیان ویستووە خۆی ئەسڵەکە ئەمەیە شتەکە ببێ تۆ نەتەوێت لەبەر خوا دەستی لێ هەڵگری تۆ شتەکە بتوانی بیکەی لەبەر خوا نەیکەی بۆیە کاتێک کە خەڵکانە ئەبینی مەسەلا لە گەڕێکێکا مەسەلا من دراوسەکەم مەسەلا ئەسکە ئیبینم ئەو خانووی وایە و سیارەی وایە ئەو وایە منیش بڵێم وەڵا بۆچی ئەو وایە منیش کاکە لە باتیەوەی من چاو لە ئەو بکەم با دوو قسەی خێری بۆ بکەم ئەگەرزانم گوێم بۆ ئەگرێ کاکە با ئەو وەکو من بکە نەک من وەکو ئەو بکەم با ئەو هەوڵ بم کەمتر دەست بگرێ بە مەسەر ماڵ و مڵکی گشتیە مامۆستا ئەوانەی دەستدرێژی دەکەنە سەر مڵکی گشتی بە بۆچوونی بەڕێستان ئەمانە تێگڕای خەڵکە تاک بە تاکەکانی کۆمەلگایان بەڕاستیەوە چینە دەست ڕۆیشتەکان کە زیاتر دەست دەبن بۆ مڵکی گشتی و تر بەڕاست و بەچەپە بەکاری دێنن طبعا لە وڵاتی ئێمە طبعا ئەوانەی کە با بڵێن دەستدرێژ مڵکی گشتی دیارە مڵکی گشتی ئەتوانن ئەوە بڵێن یعنی ئەوانەی کە دەستیان برۆ بۆ مڵکی گشتی و تەداخلی مڵکی گشتیانی دەستیان گرۆ بەسەر مڵکی گشتیان ناسراوە و معروف و لەناو خەڵک ئەزانێ عامی خەڵک نییە خاصی خەڵکە ئەمە یەک دووهەم ئێمە ئەو خاصی خەڵکەیش کەمێکی زۆر کەمی هەیە من چەند جارێکتر ئەمە گێڕاوەتەوە ئەڵێم جارێکیان پیاوێکی بەڕێز ئەهلی مزگەوتی خۆمان تەلەفۆنی بۆ من کرد مەعاشی وەرگرتووە مەعاشی خانەنشینی وتی کاتێک کە مەعاشەکەم وەرگرتووە پارەکە ئەژمێرم لە باتی 5,000 $100 تایە $100 تایە ئەم $100 حسابی 5,000 بۆ کراوە لە مەجلیسێکام کە تەلەفۆنەکەی کرد ئەو مەجلیسە کە منی تیام هەمویان گویان لێبوو وتی حرامە یاخود حەڵاڵە بیگەرمۆ یاننا
ئەوانەی کە لە دەوروبەری منابوون یەک نەفەر نەوەسا بەداوە من جوابەکەی بەمەوە هەرمە کورە وەڕسقی خۆیەتی با بۆ خوا بۆی نادو کوڕ بۆچی گرێتەوە کوڕ مەعاشێکەوە بەنیوە 2 مانگ جارە مەعاش 3 مانگ کوڕ با بە ئاخۆ ڕەحمەتی خوا لێبێ تۆ چۆن شتی وا ئەڵێ ئەها یعنی ئەمە من لێرا یەک شتم بۆ دەرکەوت ئەمە یەک نەفەر لێرا خوارد زای باتەوە خۆی لەو حرامە گێڕایەوە پرسیارەکە ئەڵێ هێشتا نهاتوومەتە دەرەوە لە بەردەی محاسبەکان پارەکە مەرگتە ئەژمێرم 100 دۆلاریەکە بەڵام ئەو یەک نەفەر ئەو پرسیارەکە لێرا 15 نەفەر لە دەوری منە ئەگەر ئەوان بە هیچ کامیان تەلەفۆنیشانەیەک و نیشانە گەڕاوە یعنی هەندێک لەو خەڵکێک کە ماڵی گشتی تەسەڕوفی پێوەناکان نیە لە بەردەستیە ئەگەر هەبێ خراپترە ینی ئێستا ئەو کۆمەڵگای من نازانم بۆچی دووبارە با بڵێنەوە دووبارە دیسان لاوازی ئیمانەکەیە خەڵک خواخوایەتی ئەوە نەشت بەرکە بەردەسی بکەوە و ئەمانگی ڕەمەزانە کابرا هاتووە ئافرەتێک هاتووەڵێ ماوەسا جزدانێکی پێ دۆزیوێتەڵێم ئەوە چییە؟ ئەڵێ وەڵە ئەمەم دۆزیوەتە لە ناو بازارەکە ئاوا کردومەتەوەڵێ 100 دۆلاریەکی 200 دۆلاری تیابوو لەگەڵ چەند هەویە و هەموو شتێکی تیابڵێ ڕێک 200 دۆلارەکەم لە دەرهێناوە یا 200 دۆلارەکەم و هەویەکەم هینەکەم فڕێیاوە ئەڵێ ئێستا زۆر معەزەبم هاتووم چی بکەم وتم جا ڕەحمەتت لێبێ ئێتۆ ئەویشی فڕێ نایە بەسە بمانزانانی کێ هاتووەڵێ من بیکەم بەخێرم 200 دۆلار بوتم نەوەڵا چێڵە کابرا زۆر محتاج دەبێت کابرا تۆ چیەکەی بەخێتەوە ئازاری گرفانی خۆت خێر بکە پارێک جزدانی کابرا دۆزیوەتەوە هەویەکانی هەموو تیابووە تەسکەرەکانی تیابووە ئەوە فڕای وختت ناوتەنەکەی شەخاڵەکە لە کاتێکە پێویست بوو ئەوە بیپارێزی وەکو دەستێکی ئەمین بیگەڕێنێ بۆ خاوەنەکەی ئەمە ئەوەمان پێ ئەڵێ یعنی ئەوانەی ئەو دەستپاکانەی کە ماونەتەوە ئەگەر مڵکی گشتیش بکەوێتە ژێردەسییان من ئەڵێم واز لە مڵکی گشتی بێنم ئەو کەسەی توانی تەنانەت لە قسە زیادە ڕەوی بکە توانی لە قسە زیادە ڕەوی بکە لە مڵکی گشتیشە زیادە ڕەویەکە ئەوەی توانی لە دەسەڵاتی بەس بەسەر ئەوە هەیە گڵۆپێکی زیایی ئیش بکە تەنها دەسەڵاتی بەسەر ئەوە هەیە کە گڵۆپەکانی نەکوژێنێتەوە دەسبێنە دەسەڵاتی شەوێت لە مڵکی گشتی تریشار زیادە ڕەویەکە یانێ بە هەمە خۆمان قیاس بۆ خۆمان زۆر باشە مامۆستا باسی گڵۆپێکی زیادت کرد کارەبا لە وڵاتی خۆمان واقعێکە ئیتر تێدا دەژین لەو کاتانەی کە پلەکانی گەرما زۆر دێتە خوارە و لەو کاتانەی کە پلەکانی گەرما زیاد بەرز دەبێتەوە بە دروستی زستان و هاوین ئێمە کێشە و تەنگژەی کارەبامان هەیە مۆلیدەمان هەیە لە زیاتی ئەوەی کە مۆلیدێکە ڕێکمان هەیە لە زیاتی کارەبای نیشتیمانی ئەگەر هەر هاوڵاتێک بۆ پێوەی کە تۆ لە ڕێ مۆلیدەوە کارەبا وەردەگری 2 ئەمپێر وەردەگری یان چەند ئەمپێرێک لە بەرامبەر بڕێک پارە کە مانگانە دیاری کراوە دەیدێ ئەگەر زیاد پێ بکەی ڕاستەخۆ جۆزەکەدا دێداتەوە ناچاری بچی شتەکان ئامێرەکان کەم کێ بۆی کارەباکەت ئەوەندە نەکوژێتەوە ئەگەر کارەبای نیشتیمانیش بەم شێوە مامەڵی لەگەڵ بکرێ زیادە ڕێوی نەکرێتە سەر من و تۆ جیرانین دراوسەی یەشین من زیاتر بەکاردێنم لە تۆ دەستی پێوە دەگری من دەستی پێوە ناگرم تۆ بەپێی پێویست بەکاردێنی گڵۆپێک پێویست پێ بوو دای دەگرسێنی من گڵۆپەکانی بەردەرگا و ئێستا مامۆستا ئەوە پێدا بۆ ڤێلاکان و باخەکان و دۆرمەکان هەمووی دەکەنن چراخان و دێڕازێنەوە ئەگەر بە گڵۆپێکی من لەو ساتەیە بە گڵۆپێکی من کارەبا ببێتە هۆی کوژانەوەی گڵۆپێکی من گڵۆپێکی ئەو گوڵ هیتەرێکی ئەو هیتەرێکی ئەو گڵۆپێکی ئەو بێ هۆی کوژانەوەی کارەبا ئەگەر لەو ساتەیە چەند ئافرەتێک خەریکە مناڵیان دەبیان چەند کەسێک لە ژێر نەشتەرگەریدان ئەگەر بەهۆیەوە کارەبای ئەوانیش ببڕێ ئەمانە گیانیان دەرچێ ئەمە ناکەوێتە سەر ڕایەوە کە مڵچی گشتی پێشێر کردو ئەمە تاوانێکی گەورەش نییە وەڵای برام تاوانێکی گشتی ئێمە بەڕاستی هەندێک شت هەیە ئێمە با بڵین طبعا ئێمە خۆمان مقەسیرین بەڵام سیستەم زۆر دەورە بینێ کۆمەڵشتانێک هەیە بیانی سیستەمی تەوزیعکردنی ئاو و کارەبا و جادە و ڕێگە و بان و کۆمەڵشتانێک هەمووی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەڵام باشترین سیستەم پێش ئەوەی ئەگەر حکوومەتی شت نەبێ باشترین سیستەم سیستەمی ئیمان و ئەخلاق و عەقیدە و ئەوەی خۆت نییە ئەمە خۆوتمان هەموو شتەکان بریتە ئیمانە بەڵام مەبەستم لەوەی ئەڵێم سیستەمەکان لەلای ئێمە کاتی خۆی با بڵێن هەتاوەکو ئێسش ئەو با بڵێن تەقسیماتەکە کراوە بە سەقەتی کراوە کە بە سەقەتی کراوە پێویستی بەوە هەیە ئێستا جاری وایە مەسەلا ئێمە کابرا دەستی شکاوە ئەو دەستە شکاوە هەتا مدەتێک ئەبێ ئینسان ئاگاداری بێت تا جێ خۆی نەبێتەوە قەشی لەگەڵا بکەیت بەڵێ لەبەرەوە ئەم سیستەمە ئێمە کاتی خۆی کە دانراوە بۆ سەردەمێک دانراوە ئێستا با بڵێن زەختێکی زۆر و قەرباڵقێکی زۆر ئەمانە بووە سیستەمەکە تقریبان سەقەتێکی و کەم و کوڕی پێوە دیارە کە مادەم سەقەتێکی کەم و کوڕ ئەبێ ئێمە هەوڵ بێن وەکو دەستە شکاوەکە خۆمان
مامەڵی لەگەڵا بکەین مەسلحەتی خۆمان تێ ئەمیش وەکوتمان ئەمیژێتەوە سەر مەسەلە ئەساسیەکەم مەسلەی وجدان و ئەمانە ئەم وجدان و شتێش کە باسەکرێ هەمووی سەرچاوەکەی ئیمانە ئیمان بوو وجدان و هەموو شتێک هەیە ئیمان نەبوو سۆز و بەزەی و وجدانیش نییە لەبەرەوە ئەگەر هەر کەسە لە ماڵی ئێستا ئێمە هەر هەموو گەڕێکا لەم کۆڵانەکە بڕۆ بە کۆڵانەکە بڕۆ زۆربەی گڵۆپمان هەیە مەگەر بسووتێ بکوژێتەوە لەوە چ سوچ پلاکی هەر نەبێ جاخۆ ئەوەش ئیسرافە خۆدا چونکە خۆتە بێ گڵۆپەکە بکڕیتەوە بەهەرحاڵ ئێمە ئەڵێن پێش ئەوەی زەرەر بێ لە شخصی خۆم ئەوە مڵکی عامە ئاو و کارەبا بە تایبەتی لەم ڕۆژە مڵکی عامەن مامۆستا باسی ئاو سەر ڕایەوە کە باست کرد ئێستا زۆر خەڵک تەوافەدانانێ بۆ ئاوەکەی بەڵام ئاوەکەش زۆر جار ناچێتە منهۆڵەکەەوە ناچێتە ئاوەڕۆکەوە دێت بۆ سەر شەقامەکە بێگومان شەقامیش ئەگەر بەردیژ ئاوی بچێتە سەرێ و بەردەوام بێ و ئۆتۆمبیل بەسەری دابڕۆوان هەر تێک دەچێت ئەو شەقامانە تێک دەچێت دوجار ئەمەش دەستدرێژێکی دیکە نیە سەر ڕای زیاد ڕەوی لە ئاوەکە کە بخۆی دەستدرێژێت دەستدرێژیکردن نییە بۆی کە تۆ دەتەوێت ژێرخانی وڵاتەکەت هەڵۆشێنی شەقامەکانی خراپ بکەی لەوانەیە سیارێک لەسەر لەوێ سیارێک بدەوەی گەز شەقامەکە تاڕ دەبێ برێکەکەی نەیگرێ ئستاپەکەی نەیگرێ لەوانەیە خۆ بچێشە بە سیارێکی ترە زیان لە چەند کەسێک پێێتەوە لەوانەیە کەسێک پێێتە ژێر سیارێکەوە هەموو ئەمانە ناستە بابی ینی بە قسەکە لەسەرەوەیە کە تۆ زیادە ڕەوەیەک دەکەی کە تۆ مڵکی گشتی ناپارێزی کە تۆ دەست دەبێت بۆ مڵکی گشتی بەردەوام شتی خراپتری بە دووەدا نایە ماوەسایەکی بەڕێز وەکو نوکتە ئێوت من ئەتوانم لە یەک لەحظا لە یەک کاتە 5 گوناح بەسەریەکەوە بکەم لە یەک لەحظا 5 گوناح بکەم بەڵام ئەمە ئەتوانی بڵێن ئەمە یەکێکە لەو گوناحانەی بەڕژانی بۆ نمونە ئاوێک ئەڕژێنی سەرجا دەکە بێژگە لە ئەو ئاوێکە ئەڕژێ بێژگە لە ئیسرافی ئاوەکە بێژگە لە مڵکی گشتی بێژگە لەوەی جادەکە خراپ ئەبێت بێژگە لەوەی ئەو سیارەیە کە لەوێەوە ئەڕوا اینجا ئەو خەڵکانی لێ ئەڕۆن هەرچی پرژی ئەو هەر خۆشیان هەر سیارژنی هەر خۆشی بە کە ئەڕۆی بۆ لەو ڕێگەەوە ئەڕۆی مناڵ بێ گەورە بێ پێڵاوەکانی تەڕە بن گوێرەکانی تەڕە بیاخود پرژەوەی بەربکەوێت ئەگەر لە نوێژ بچێ بۆ ئاوە یعنی لە سەریەوە گوناح لە دوای گوناح لە دوای هەمووی تۆ بە حسابی خۆت ئاوێک ڕژاوە لە تەنکەکەی سەربانێ بەڵام ئەم گوناهە ئەم ئیسرافە کە تۆ کردوتە ئەم زەرەکە لە مڵکی گشتی داوتە هەتا وەکو لەوە ئەچێ ئێمە سەدەقەی جاریمان هەیە لەوە ئەچێ بێتە سەیئەی جاریەش بۆ ئینسانە چکە بەڕاستی زۆربەی کۆڵانەکانی ئەم شارەی ئێمە چەند ساڵە بەدەست ئەو مشکلی ئاوە ئەنێرن کە یەکێ لەوانە ئێمە گەڕێکی خۆمان و کۆڵانی خۆمانە تا ئێستا 2 جار قیریش و کۆمکرێتیش کراوەتەوە هەر هیچ هەر بەرگەی ناگرێ هەر لەسەر ئەو ئاوەی کە ناگرێت پێوەستە بۆی کە ئێمە پارێزگاری لێ ناکەین لەبەرەوە ئێمە ئەو سەمە چەند جاریش هەموو مامۆسایان وتویانە چەند بەرنامەی لەسەر گیراوە چەندی ئەمانە ئەی لە کاتێک شاکە دایرەی ئاو ئەگەڕێ غەرامەی ماڵی ئەەکە من یەکیان خۆم هەر لەم ڕۆژانە من پێم خۆش وتم حەزمە کرد ئێستا من دەسەڵاتێکم پێ بگەڕامایە هەموو ماڵی ملوێنێ غەرامەم بکردای خۆ ئەم خەڵکێمە کە بە قیامەت دێترسێنی بە خەیاڵیان نایەت کە باسی حرام و حەڵاڵی بۆ ئەەکەی بە خەیاڵیان نایەت کە باسی ئەڵێ توخوا لەبەر خاتی فڵان لەبەر خاتی بە خەیاڵیان نایەت گوێی خۆی لێکەڕەکە باوەڕی بە غەرامە عاجیلەکە هەیە بەڵام کە وەسڵێکی بۆ ئەەکەی نییە ئیتر ئینجانیە دەزا بەسەریە اینجا ئەڵێ هەناسەی سوارە بێ اینجا ئەڵێ ئەوە کاکە ئاخۆن ڕەحمەتی خوا لێبێ ئێمە چەند جار ئەڵێن ئێمە فەرمودەیەکی پێغەمبەرمان صلی الله علیه طبعا لە فەرمودەیەکە کە بابڵێن ئیمامی نەسائی و ئیبن ماجە ڕەحمەتی خوایان لێبێ فەرمێ تەوەضە ثلاثا باسی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم ئەفەرمێ سێ جار پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستنوێژی کرد سێ جار ینی سێ جار ئاوی لا دەموچاویەوە باڵی شۆد ئەمانە اینجا فەرمێ هكذا الوضوء فمن زاد عن هذا فقد أساء وتعدى وظلم هەر کەسێ لە سێ جار بۆ دەستنوێژ بۆ جێبەجێکردنی فەرزێکی خوای گەورە لەسەر نەک لە ئاوین لەسەر دەریایەک لەسەر چاوەی ئاوەکەی زەڵم لە سێ جار زیاتر بۆ دەستنوێژەکە بەکارە ئەڵە فقط تعدى وظلم زیادەڕەوی کرۆ زوڵمیشی کردووە ئەگەر لەسەر چاوەکەی زەڵمان لە سێ جار زیاتر بەکاری بێنی تعداد کردووە زوڵمت کردووە ئیسراف کردووە ئەبێ لە شوێنەکانی ترا چۆن بێن لەبەرەوە بەڕاستی ئێمە پێش هەموو شتێ پێویستمان بەوە هەیە هۆشیاریەکی ئیمانیمان هەبێ بەڕاستی ئەو خەڵکە ئیمانی خۆی چی خۆت بۆ خۆت پێت خۆشە ئەو ئیمانە بکەینە تەحەکوم ئەو ئیمانە زیندوو بکەینەوە لە خۆمانە لەبەر ئەوە کە ئیمان شتەکە لەبەر مراقبە نەبێ لەبەر غەرامە نەبێ لەبەر فڵان نەبێ لەبەر ئەوانە نەبێ هەمووی لەبەر مراقبەی بەس خوایی بێت هەست بە مەسئولیت کردن مامۆستا ئێستا
لەم شارەیە باز لەوە دەکرێت کە هیچ زەویەک نەماوەیان زەویەکان زۆرینەی کە بە ناشەرعی دەستی بەسەرداگیرەوە ئەمە هەمووی زێدەڕوویکردنە سەر مڵکی گشتی چی تێ ینی چی دەڵێ بە بەرپرسەکانی ینی بەو کەسانەی کە بەم شێوەیە ئیتر هیچ کۆتوبندێک هیچ هێڵێکی سوور هیچ هێڵێک نەماوە کە نەیبەزێنن بۆ ئەوەی کە مڵکی گشتی ئەم وڵاتە تەخشان و پەخشان بکەن. وڵی من هەر ئەوە ئەڵێم ئاەتێکی قورئانمانەیە فەرمێ یەومەئیذ تعرضون لا تخفى منكم خافیە ڕۆژێکە بێ کاتێکە حەشرەکرێت لا تخفى منكم خافیە گڵاسێک بێنە پەرداخێکی شەفافی کریستاڵ بێنە پڕیکە ئەوە لەبەر تیشکی خۆردانێ هەرچێکی تا بێ دیارە هەموو ئینسانەکان لە ڕۆژی قیامەتە پێویست ناکە نامی ئەعمالان بخوێنێت هەموو ئینسانێک ئاوە دیارە خۆی گەڕ شەفاف کاچی تایە ئەمە یەک ئەڵێن با لەو ڕۆژە بترسن. دوو پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي لكل غادر لواء يوم القيامة يقول هذا غدرة فلان أفرمي للروج قيامتها الله الله كده شلون الدنيا الله يا الله للروج قيامتها أواني كمال ملكي خلقيان داگير كردوه تصرف أو غادران أو ظالمان هل يكي لواية كان الله كان هي لسرش النسراوة أما لواية أما غدري فلان كسا أما ينكي فلان کەسە ئەمە خیانەتەکەی فلان کەسە ئیتر ئەگەر لێرە بەدەسەڵات بێ داپۆشرا بێ بە ناوی خەڵکانی ترەوە بێ بە ناوی خۆیەوە نەبێ ئەمانە مهم ئەوە ڕۆژێکە بێ تعرضون لا تخفى منكم خافية و پێشوتە ئەمە لیوا و غەدرەی فلان کەسە. مامۆستایەک بۆی جەڕامەوە کە لە خوێندنگاکەی ئەواندا خوێندکار هەیە خوێندکارە لای ئەوان هێشتا خوێنی تاوا نەکردو دەخوێنێ بەڵام هەستیان پێکردووە کە موچێشی هەیە کاتێ پێی وتووە ئەخر کوڕم تۆ چۆن ئەم موچەیە وەردەگری بابەژیان ئاخرەوە ڕێگە پێ نەدراوە خۆ تۆ لێرەی لەو کاتیا لەوێ نیە و چۆشتی وا دەبێت وتێتی دەی مامۆستا خۆ هەمووی بۆ من نییە توێتی بۆچێ وتێتی من لەگەڵ کەسێکی ترا پێشمەرگەم بنمونە یان لە هەر وەزیفێکی تردام نیوەی بۆ منە نیوەی بۆ ئەوە بەڵام لێگەڕێ بۆ ئەمە خوێندکارەکە مامۆستا لێگەڕێ بۆ مەسئولەکان هەمووی دەخۆن بۆ دەوڵەمەندەکان هەمووی دەبن دەی با منی شتێکم بەربکەوێت ئەوانەی کە موچەی بندیواریان هەیە ئەوانەی کە دوو موچیان هەیە ئەوانەی کە ئەم بابەتانەیان هەیە مامۆستا تۆ پەیامت چێ بۆیان یعنی حکمی ئەوان چۆنە هەمان شتیش ئەمە دەستبردن و زیادەڕەویکردن نییە و نەپاراستنی مڵکی گشتی نییە ینی بەدەستهێنانی پارە و سرۆت و سامان بە سێ شێوەیە یان کەسابەت و مەعاملە و تیجارەتە یاخود ئیرس و وەرەسەیە بۆت ئەمێنێتەوە میراتە یاخود ئەو کڕین و فرۆشن و ئەمانێ مڵکێت ئیتر ئەم وەزیفە ئەمانە وەزیفە شەرعی خۆت ئەو کەسەی ئیشێکی نەکرد بێت هەرچی موچەیەک وەربگرێ بەرامبەری ئەو ئیشەکە نەیکردووە پێی حرامە ئیتر بەبێ ئیستیسنا هەر ئیشێکە نەیکردووە من لە ماڵەوە دانیشتوم هەموو مانگێچم مەعاشەکەم وەرەگرم و مەعاشم پێ حرامە ئەو کەسەی کە دوو مەعاشی هەیە مادام لە قانونی وڵاتی ئێمە نابێت دوو مەعاشە بێت دوو موچە هەبێ هەر یەکیان ئەتوانێت جێبەجێ بکە موچەی دووهەمی پێ حرامە یعنی ئەم موچە یان هەیە مامۆستا چەند جار زەوی وەرگرتووە ئێمە یەک مشکیلەمان هەیە لەم وڵاتەی ئێمە بە شەرعی خوا شەرع ناکەین بە شەرعی خۆمان ئەیکەین من کاتێک ئەمێ شتێ بکەم ئەمێ شتێک بڵێن بە مناڵەکانم ناڵێن خواوە ئەفەرمێ و پێغەمبەر وا ئەفەرمێ قال الله وقال رسول الله ئەڵێ ئەی بۆچی فڵان وا ئەی بۆچی فڵان وا ئاخر کاکە فڵان و فڵان شەرع نین بۆ من فڵان مەسئول و فڵان بەرپرس فڵان دەوڵەمەند و فڵان کەس ئەمانە شەرع نین بۆ ئێمە قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەرع بۆ ئێمە نەک فلانە کەس ئەی بۆچی کردوێتی ئەی بۆچی فلانە کەس خۆ سێ مەعاشێ دەبا من دوانم هەبێ ئاخر کاکە خۆ عالەمە فەرمو عالەمە حرامە خوا دێتەوە ئەی خۆی ئەمە لێرە مشکلەکە ئێمە ئەبێ ئێمە بە شەرعی خوا ئێستا ئێمە هەموو جارە من ئەو قسەیەکەم نازانم تا چەندێ جایز بێڵێم ئەو خەڵکەی لەو بازارە و خەڵکە لە ساهشتای و خەڵکە لە بازارە کە باسی دینداریەکەەوە هیچی دینی خوا نیە هەمووی دینی خەڵک خۆیەتی چکە دینی خواوانیە ئەوە دینی خوانێ پێنج فەرزە لە سەفی مزگەوت تا بی و لە مزگەوت چویتە دەرەوە سوێنی ناحەق بخۆیت و دەستی خەڵک ببڕیت و غەش بکەیت و خیانەت بکەیت دێمەکەی دینی خوایە ئەوە دینی خوانیە
تۆ وەرە لێرەوە نوێژ بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ مفلس ئەو کەسەیەکەوە نوێژی هەیە و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەیە بەڵام زمانی نەپاراسەوە دەستی نەپارێزە دەمی نەپارێزە ماڵی ئەمی خوارد ماڵی خۆی لە قیامەتا مفلسە. خۆ نوێژ و ڕۆژ و حسێب نییە. نوێژ پێغەمبەر صلی الله عليه خوای گەورە خۆی ئەفەرمێ وەیل للمصلین کامە الذين عن صلاتهم ساهون أفرم من لم تنهى صلاته عن الفحشاء والمنكر خواهي قول بيسي بو صلاة أونية بيغمى صلى الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به هر كسي وازدو بينه هر كسي روجو بقره هر كسي روجو بقره زماني نقره ودمي نقره خواهي قول بيسي بو بسيطنيتي أونية أفرمي زور حاجي معناه بدوري كعباء السورة والله لبيك اللهم لبيك لبيك لا شيء خواهي قول أفرمي فرشتيكي نرف والله لا لبيك ولا سعديك قرآن خوينة قرآن أفرمي رب تال يلعنه القرآن زور قرآن خوينة قرآن كأخوينة كأفرمي ويل يومئذ للمكذبين خوي مكذبة ويلك أبو خويتي كات يعني نية باس ظلمك باس هر قرآنك خوي لعنتي ليك چونکە ئەو سفتانەی کە واجبی لەعن خۆی لەم ئینسانە بۆیە ئێمە ئەخوای گەورە کاتێککە باس ئەم عیبادەتانە کە دانراون بۆ ئێمە بۆ ئەوەی سلوکەکەیشمان بێت مستەقیم بێ. ئەگەر من نوێژەکەم لە خواردنی مڵکی گشتی و لە تەعەدا و لە فڵان و فڵان نەگەڕێتەوە ئەوە چ نوێژێکە؟ ئەی بۆچی ئێستا ئەو نەزرێ لەناو خەڵکە کۆمەڵە خەڵک کاتێککە باسێکەڵێ ئەو کۆرە فڵان کەس نوێژ ناکە معاملی لە نوێژ خوێنەکە باشترێ. الله فلان خلق بتعنوا على الله خو فلان كبل اخويا حاجيشه قولوا انا قصك دروسيشا غير نيوش دكي وروجو دغري ناجرتوا اخو ام الله او نيوجو او حاجانا او نيوش خوانا او حاجه كوا خلق بتعنا الله خو فلان كسش خو حجيشي كردوا او هيك اخويا قرب يفرم ولا لبيك ولا سعديك شكو باركي حلال نبو مالي حلال نبو ام لم بابتان لبر او براسي ملك مالي قشتي دەست پێوەگرتنی واجبی هەموو تاکێکی مسلمانە پاراستنی لە ماڵ و سەرۆت و سامانی خۆمان گرنگتر و زەڕورترە و ئەرزشیشی زیاترە. مامۆستا گیان زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەو تەوەرەی ئەمڕۆی پاراستنی مڵکی گشتی لەگەڵمان بووی زۆر بەڕێز مامۆستا فاروق معروف زانایی ئاینی سوپاسی ئامادەبوونت دەکەم. خی گەورە سەلامەتان کە موفق بن و داواکەین لە خوای گەورە پەروەردگار ئینشاڵڵا ئەمەی کە وتبێت وتومانە لەم بەرنامە جێگە ڕەزامەندی خوابێ و پاشان بینەرانی بەرە ئیسفادەیەکیان لێ کردوێ. السلام علیکم ورحمة الله. السلام ورحمة الله. بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆم ساتە لەگەڵمان بوون. خواتان لەگەڵ.